بەڕێز ئەیوب توراب ئەلتەمیمی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە فراکسیۆنی بەدر لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز بەیوب سپاس کە لەگەڵ کوردستان 24. بەڕێز ئەیوب، عراق چۆن قبوڵی کردووە کە زیندانیانی داعش لە سووریاوە بۆ عراق بگوازرێنەوە؟ ئایا هەموو ئەو پێشاتانە لە بەرچاو گیراون پێشوەختە؟ حياك الله واهلا وسهلا بك. سڵاتان لێبێت، زۆر سپاس. حکوومەتی عراقی بەبێ ئەوەی بۆ پەرلەمان بگەڕێتەوە بڕیاری داوە کە زیندانیەکان بگوازێتەوە بە عراق. ئەمە کارێکی هەڵەیە، دەبواە عراق ئەم کاری ڕەت بکردێتەوە. حکوومەت نابێت لە خۆی و بڕیاری وا بدات هاوپەیمان نێودەوڵەتی وەکو چۆن بنکەیەکیان لە ئەفغانستان بۆ زیندانیان دۆزیەوە لە گوانتانامۆ، دەبواە لێرە شتێکی وایان بکردە بۆ زانیاریش ژمارەی زیندانیانی عراقی داعش ژمارەیان زۆر کەمە، ناگەتە ١٣ زۆربەیان سوورین خەڵکی بیانین. باشە جەنابیش تاماژەت پێکرد حکوومەتی عراق تاکلایەنم بڕیاریداوە، بەڵام بۆچی دوای گواستنەوەی نزیکەی 5,000 زیندانی داعش پەرلەمان بڕیارە لەسەرم بابەتە کۆ بێتەوە؟ دیارەکە کۆبوونەوەکە شێر ئەمڕۆ دەبێت. يعني كان هناك ظهر اتفاق. ئەوەی دیارە ڕێککەوتنێکە بووە، ڕێککەوتنەکە لە نێوان حکوومەتی عراقی و هاوپەیمانی نێودەوڵەتی بووە، بەڵام کێشەکە لەوێ نەگەڕاونەتەوە بۆ پەرلەمان. ئەمە بابەتێکە دەبێت لە پەرلەمان تاوت بکرێت. دەبواە حکوومەتی عراقی بابەتەکە بخاتە بەردەم پەرلەمان و پەرلەمان لەوێ بڕیاری لەبارەوە بدە و بکرێتە بەردەم دەنگدان. کەواتە هیچ لێکدانەوەیەک بۆ مەترسیەکانی زیندانیانی داعش کراوە لە کاتێکدا بەردەوام هۆشداری لە ئەگەری سەرهەڵدانەوەی جارێکی دیکەی داعش لە عراق دەدرێت. زۆربەی و کەسانی کە گوازراونەتەوە لە زیندانەکانی سووریا بوون سەرکردەی باڵای داعشن کە دەستیان لە کوشتنی هاوڵاتیانی عراقی و هەروەها فەرماندەییکردنی شەڕەکان لە عراقدا هەبووە. بەدڵنیاییەوە مەترسیە و ئەمانە دەستیان بە خوێنی عراقیەکان سوورە شانازیش بە کوشتنی خەڵکی بێتاوانەکەن لە عراق و لە وڵاتانی دیکەش لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەمانە کەسانێکی داواکراون دادگاییکردنیشان لە عراق کارێکی ئاسان نابێت. حکوومەتی عراقی زانیاریەکی لەبارەی ئەوانەوە نییە، نازانێت تاوانەکە لەکوێ بووە، چۆن بووە، بە چه ئامرازێک بووە. بۆیە بەڕاستی چۆن دادگایی دەکرێت ئەمە بە هیچ شێوەیەک ڕوون نییە، دەبێت گەلی عراق لەوە تێبگە. لە پاڵ ئەوەش دەبنە بارگرانیەکی زۆر بەسەر شانی حکوومەتی عراقیەوە. هەر زیندانیەک پێویستی بە 9 بۆ 10 دۆلاری ڕۆژانە هەیە لە مانەوە لە خواردن لە جۆرە بابەتانە. ئەو تیرۆریستانەی کە لای ئێمە لە زیندانەکان هەن، ئەوانەی کە ڕێکاری دادگاییکردنیان دەست پێ کردو، ئەمە بابەتێکە. بەشێک لە لای ئێمە کە پێشتر لێرە زیندانی بوون تا ئێستا زیندانی نەکراون، چجای بگا بەوەی کە ئێمە لە سووریاوە زیندانیمان بۆ بگوازرێتەوە بۆ عراق. بەڵام ئەوەی کە پێوەستە بە بەشی یەکەمی قسەکانتەوە کە ئاماژەت بە مەترسی داعش کرد، من پێم وانە هیچ مەترسێک لەسەر عراقە بێ. هێزە ئەمنیەکانمان، حەشدی شەعبی، وەزارەتی بەرگری، وەزارەتی ناوخۆ، دەستگای دژە تیرۆر و تەواوی هێزەکانی دیکەمان لە ئامادەباشێکی زۆردا دەتوانن عراق پارێزن. بە شکلە زیندانیانی داعش لە کاتی گواستنەوەیان هەڕەشیان لە سەربازانی عراق کرد کە هەڕەشەی کوشتنیان لێکردن، کەواتە ئەوانە نابنە بۆمبی تەوقیتکراو لە داهاتوودا لە عراق؟ ئەمانە کە گوازراونەتەوە لە ڕێگەی ڕێککەوتنێکەوە بووە. ئەمریکا، عراق ڕێکاری ئەمنی زۆر توندیان گرتوۆتە بەر، ئەمانە دابەش دەکرێن بەسەر زیندانەکان. باشە، عراق خۆی کێشەی کەمی شوێنی ڕاگررتنی زیندانیانی هەیە. لە پێشودا بیستمانەکە ئەم کێشەیە هەر لە عراقدا هەبووە. ئێستا چۆن شوێنی ئەو هەموو زیندانیی داعش دەکرێتەوە؟ عراق بەتەنها دەتوانێت خەرجیم هەموو زیندانی دابین بکات؟ تاکو ئێستا ئەو زانیاریانەی لای ئێمە ئەوەیە کە حکوومەتی عراق 1 دیناریشی لە هاوپەیمان نێودەوڵەتیەوە نەگرتووە لە پای ئەو کارەی ئەو خزمەتگوزاری یاخود بۆ لە خۆگرتنی زیندانیانی داعش و وەزارەتی دادش شتێکی لەبارەی ئەمەوە نەخستۆتە ڕوە. بڕەپارەیەک دەبوایە عراق داوای کردووە لە هاوپەیمان نێودەوڵەتی، بەڵام ئەوان هیچ پارەیەکیان بۆ عراق نەناردووە. بۆیە من پێم وایە بە پێی ئەو ڕێککەوتنەی کە کراوە دەبێ هاوپەیمان نێودەوڵەتی تەواوی پێداویستی زیندانیان دەستەبەر بکات. بە چاوپۆشیکردن لەو بابەتەش هاوپەیمانی ئەم کارە بکات یان نەیکات، خەرجەکان بۆ عراق خەرج بکات، تەنیا گواستنەوەیان هەنگاوی چاڵێ.
باشە جەنابەت هەماژەت بەوە کردە و زیندانیانی کە دەگوازرێنەوە بۆ عراق بەسەر زیندانەکاندا لە عراقدا بەش دەکرێن ئایا تێکەڵ بە زیندانیانی دیکە دەکرێن ئەمە مەترسی ئەمنی یا بابەتەکانی پەیوەندیدار بە بابەتی کۆمەڵایەتی هەر کێشێکی دیکە دەرونی لەسەر زیندانیانی دیکە دروست ناکات؟ مەترسیەکی زۆر گەورەیە ئەگەر تێکەڵ بە زیندانیەکانی دیکە بکرێت ئەمانە هەر کامیان دەستی لەسەردا بنێت دەڵێ من سەر بەم ڕێکخراوە و بەمە و بەوە و شانازی بە ئایدۆلۆژیا و ڕێکخراوەکەیەوە دەکات شانازی بە داعشبوونی خۆیەوە دەکات پێت دەڵێ من سەر بە دەوڵەتی ئیسلامی شانازی بە دەوڵەتی ئیسلامیەوە دەکات دەوڵەتی ئیسلامیش بە تاوانکاری و کوشتن و کۆمەڵکوژی لە عراقدا ناوبانگی دەرکردووە باشە پێتان وایە ئەگەری هەر کێشێکی ئەمنی کە لە عراق بدات لە دوای گواستنەوەی زیندانیانی داعش لە سووریا بۆ عراق هاوپەیمانی نێودەوڵەتی هاوکارێکی عراق دەکات لە بەرەوەی تر لە کۆتاییەکانی ئەم ساڵدا و سەرەتای ساڵی 2026 ئەرکی هاوپەیمانی نێودەوڵەتی لە عراق کۆتایی پێدێت عراق داوای چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانی لە عراق کردووە ئەوەی پێویستە بە هاوپەیمانی نێودەوڵەتی من دەمێ ئەو بڵێم کە زۆر سپاس بۆ خوددا عراق لەو قەیرانە ڕزگاری بووە قەیرانی داعش ڕێکخراوە تیرۆریستەکانی دیکە هاوپەیمانی نێودەوڵەتی دەتوانم بڵێم ئیتر عراق دەتوانێت خۆی کارەکانی ڕایی بکات پێویستی بەوە نەماوە ڕەنگە لێرە و لەوێ کردەیەک هەبێ ئەمە لە هەموو دەوڵەتێکی دنیا هەیە شتێک نییە بڵێم دۆسیەک نییە ببێتە مەترسیەکی جدی بۆ سەر عراق یاخود دۆسیەکی سەرەکی نییە لە پرسی ئاسایشی نیشتیمانی عراق بارودۆخەکە تاوا کۆنتڕۆل کراوە باشە زۆر سپاس دەکەم بەڕێز ئەبوو توراب ئەلتەمیمی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە فراکسیۆنی بەدر لە بەغداوە لەگەڵمان بوو سپاس